حەزەکەم ڕوونکردنەوەیە بدەم ئەمە تۆمارکردنی چەک لەم ڕووەوە بە هیچ جۆرێک مانای ئەوە ناگەێنێ ئەو هاوڵاتیە ئەبێ ئەو چەکە تەسلیمی حکوومەت بکە نەخێر ئێمە ئەو چەکە کە تۆمارەکەین ئیجازەیەکێ دەینێ استمارەیەکێ دەینێ ختم کراوە بە پێی بەرنامەی حکوومەت کەسێک بۆی نییە دابێت هیچ هێزێک بێتە سەر ئەو ماڵە بلێ بێنە ئەم چەکە بەرێت و بیبات لەبەرەوەی ئەم چەکە وڵاتی پێدراوە مولکی شخصی خۆیەتی بە پێی قانونی عێراقی هەر ماڵێک بۆی هەیە چەکێکی هەبێ بۆیە ئەمە کاتێک کە دامان ناوە دوو غایەتمان هەبووە وزارەتی ناوخۆی عێراقی یەکەم جا قاعدەی بەیاناتێکی دروست کرد بۆ هەموو چەکە حکوومیەکان ئەبێ ئەو چەکەیکەوە تۆ تەوێت تۆماریکەیت و ئیجازەی بۆ دەربێنی ئەبێ چەکی حکوومەت نەبێ چەکێکی نەنووسرا بێ لای حکوومەت چەکی بڵێن ئەتیادی بێ ئەمە یەکەمی خاڵی دووەم خاڵشی ئەوەیە کاتێ ئەم چەکانە کاتێ ئیجازە و وڵاتی بۆ دەرەکە ئەم چەکە کڕین و فرۆشتنی پێ نەکرێ نابێ بەبێ علمی دەوڵەت تۆ ئەم چەکە بەیانی دوو بەیانی کە تۆمارت کردو بڕۆی بیفرۆشی و چەکێ دیکە بێنیتە جێگای چکەم چەکە تۆمار کراوە بە ناو شخصە خۆیەوە و مولکی شخصی خۆیەتی سێم بابەتی ئەوەیە کەەوە ئەم چەکانە نەگێتە دەست تیرۆرستان و نەگێت دەست تۆمەتباران لەبەرەوەی ئەمە چەکێکی شخصی خۆت بێت تۆمار کراوە بە ناوخۆتەوە ناگێتە تیرۆرستان یەکەم دووەمش لە ئینی خۆتە تا تووشی مشکلەی قانونی نەیت نایدێتە دەست یەکێکەوە بڕە یەکێکی پێ بکوژێ خۆت حاڵەتی دزیەکی پێ بکرێ ئەو کاران بۆیە داواکاری نەهاوڵاتیان پابند بن بە و ڕێنمانێکە وزارەتی ناوخۆ دەری کردووە هەر ماڵێ چەکی هەیە ئەمە فرسەتێکە ئەتوانێت لە بەوابەی ئور ئێستا حکوومەتێکی ئەلکترۆنی کردوێتەوە بەوابەیەکی تایبەتە ئەتوانێت چەکەکەی تۆمارکە بە ئوسوری بەبێ بەرامبەرە هیچ ڕسومێکی لەسەر نییە خلال حەوت ڕۆژ ئەتوانێت ئەو چەکەی کە تۆمار کرد لە بنکەی پۆلیسەکە خۆیان دێن سێرە چەکە کاکە نەبێ ژمارەکەی لەسەری نووسرابێ نەکوترابێتەوە بۆشی هەیە 200 فیشەک هەڵگرێ ئەگە دەمانچەشە بۆی هەیە 50 دەمانچە حتا چەکی ڕاوشی تیا هەیە نەک بەس چەکی ئەتیاد چەکی ڕاوکردنشی تایە ئەوانەش دەتوانێت تۆمارکە داها لەوە دوا هیچ هێزێک و هیچ کەسانێک ناتوانن بێنە سەر ماڵان و چەکەکانیان بەرن ئەمە بە پێی قانون و بە پێی ڕێنمایی مولکی شخصی خۆیەتی